ماڵی وەشێ زۆر نەبوونە ناتوانێت پارەی کارەبا و خانۆکی بە تەواوەتی بدات جا نەخوازەڵا هەڵسێ بە دابینکردنی مۆبایلی زیرەک و ئەنتەرنێت. بەڕێزان ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوونەی نەکتەنها بە قسەکردن بەڵکو بە داواکارێکی مافی خۆمانە و ڕەوا دادپەروەرانەیە کە وەک ئاگدارن بەهۆی بارودۆخی ناوچەکە و گۆڕانکاریەکان تێیدا ئێمە خوێندنمان بۆ بە ئۆنلاین کە قوتابیان ناتوان سوودی لێ وەربگرن هۆکاری سەرەکی کێشە ئینتەرنێتەوە هەروەها تێگەشتن کەمە و چاودێری سەرەکی نییە و قوتابخانەکان و هەروەها خوێندن مافی ئێمەوە داهاتومان گرنگە بۆ ئێمە چەند داواکاریەکمان هەیە یەکەمیان درێژکردنەوەی کاتی قوتابخانەی و بۆ ئەو کاتی کە لە دەستمان ڕۆشتەوە دووەمیان کردنەوەی دەرگای قوتابخانە ئەگەر ڕێگە بدا بارودۆخ و هەروەها دواخستنی وزاریە بۆی کاتێکمان بۆ بگەڕێتەوە و هیوادارم قسەی قوتابیان بە هەند وەربگیرێ و هەنگاوی ڕاست و دروست هەڵبگیرێ بۆ بە دوواداچوون بۆ بارودۆخەکە و وەرگرتنی قسەکانی ئێمە. ماڵی وا هەیە ینی پارەی ئەوەی پارەی گونجاوی پێنێ یەکەم مۆبایلی زیرەک بکڕای دووەم ئەنتەرنێت بڕکاتەوە ماڵی وەشێ زۆر نەبوونە ناتوانێت پارەی کارەبا و خانۆکی بە تەواوەتی بدات جا نەخوازەڵا هەڵسێ بە دابینکردنی مۆبایلی زیرەک و ئەنتەرنێت ئەمە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە نەک ڕووکردەدەنی ئێمە هەموو وڵاتی کوردستان ڕووی تێکردە چووکە لەبەر ئەوەی سیر ئەەکەی کوردستان ئەو نەبارێکی گونجاوی نەڕخساندەوە بۆ قوتابیەکانی کە بتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوە بە تەواوەتی دەرزەکانی خۆیان بخوێنن و بەنسبەت پۆلی دوانزەکانیشەوە سیر ئەەکەی تۆ پۆلی دوانزە هەموو ڕۆژێک تۆ ئایا وەکو خۆت ئەگەر یەکێک لە خێزانێک ئەتوانێت ڕۆژە لەسەر مامۆسایکی جیاوازسایی بکات بۆ سایکردنی وانەکانی و ئەگەر تۆ مامۆستا لە تیلیگرامیش دەرز بخوێنیت بۆت بنێرێت بڵێ سایدەوەی بکە ئایا تۆتوانی هەموو ڕۆژە بە مامۆسایکی جیاوازسایی بکەی نەخێر ئەمە ناتوانیت مەشگیری و گرفتێکی گەورەیە بەڕاستی ڕووی لە هەموو قوتابیەکانمان کردووە. بارگرانیە بۆ هاوڵاتیان یاخود بۆ خوێندکارانی گوندەکان وەڵای بۆ گوندەکان بەڕاستی زۆر گیر و گرفتێکی ناخۆشە چکە لەبەر ئەوەی ئەگەر لە شارەکانیشە کارەبای بە تەواوەتی دابین کرابێت و هەموو شتێک خزمەت گوزارێک بێت لە لادێکانەوە نیە لادێکان سیرەکەی لە زۆر ڕۆ پشتگوێ خراون خۆم لە لادێەوە هاتووم هەبوونی کارەبای گونجاومان نییە ئەگەر بیشتێ لە تەلەڤیزیۆنەوەی سایی بکەیت چەناڵی ناوخۆیشی هەبێت کارەبایەکی ئۆتۆمان پێ نەدراوە ئێمە لە ساعت 11 شەو کارەبامان ئەبڕێ ئایا تۆ چەند سایی بکەیت